کەسوکاری ئەو 25 کۆچبەران کە شەوی 20 لە سەربستوویەکی ساڵی ڕابردوو لە دەریای ئیجا یەختەکەیان بە 61 کەسەوە ژێر ئاو کەوت. لە کۆی ئەو 61 کەسە 36یان کورد بوون و خەڵکی ناوچەجیاکانی هەرێمی کوردستانن. لەو ژمارەیەش 12یان ڕزگاریان بووە کە دەرکەوتووە 7یان کوردن. کەسوکاری کۆچبەرەکان هاتوونەتە دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران. دەیانەوێت لە ڕێگەی پشکنینی DNA سۆراغی کەسە بێ سۆراغەکانیان بزانن. کوڕەکەی ئێمە لە شەی 21 مانگ لەسەر 22 تەلەفۆنی بۆ من کردی ساکار یەختەکەمان خەریکە نقم دەبێ دایکم بڵێ گەردنم ئازاکە یەختەکەمان نقم دەبێ هەرەوەنەی کتو بێدەنگ بوونە باڵە تەلەفۆنەکەی داخراوەتەوانێ لەو کاتەوەی چاواڵێکمان نییە دڵیان لەوەی کە یەختەکەیان نقم بوو بۆ خۆم بە تەلەفۆن بۆ خۆی قوتم لەگەڵ خۆی کرد ینی تەلەفۆنەکەی کردێت ئەو دەقەژنە ئاوەکەی یەختەکە کوتی 2 مەتری ما 2 مەتر نقم بۆ 1 مەتری ماوە نقم ببێ ودا ئەکاری مەیە بەچ بەسۆندی چمەمەیتی شتێکمان بۆ بکەم بۆمان بدینەوە. بەشێک لە کەسوکاری کۆچبەرە بێ سەروشۆن بۆکان هێشتا ومێدیان لەدەست نەداوە و هەندێکیشیان چاوەڕێی ئەوەن بەمان یان نەمان هەواڵێکیان بەدەست بگات. بە ئومێدیەوەی کە سوراغێکمان دەست کرد بە هەر بارێکا بێ هەر شکری سێ تەرم هەیە چوارەیە دانێچانی گەڵوانیە ئافرەتێک و مناڵێکی بچووک و گەنجێکی 25 ساڵانە بە تاکید 100% دەڵێن گومان دەکرێت وێختە 61 کەسەی ئێمە بن. دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران باوکاری دامەزراوەکانی حکومەتی هەرێم و عێراق هەوڵەکانی چڕ کردووەتەوە بۆ ئەوەی لە ماوەیەکی کەمدا بگات بە سەرچاوەی هەواڵی دروست. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش بڕیاری داوە تێچووی پشکنینی DNA بۆ کەسوکاری کۆچبەران لە ئەستۆ بگرێت. ئەوانەی کە تەرمی بوونی هەبێت ئێمە وەکو نوێنەرایەتی دەستگای لووتکە لە سەراسی وڵاتی یۆناان و حکوومەت هێرێمی کوردستانش بە هەمان شەوە دیارە حەجز خراوەتە سەرەوە تەرمانە کە هاوڵاتی هێرێمی کوردستان بێ لە بەرەوەی کە لێ بە خاک نەسپێرێت تەرمەکان گەڕنینەوە بۆ هەرێمی کوردستان و کەسانی بێ سەروشۆن بووشن هاوشێوەی کەیسەکانی ڕابردوو دیارە ئێمە زیاتر لە 170 کەسمان هەیە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە کە بێ سەروشوێنن. پێمان باش بوو وەرگرتنی پشکنینی DNA بۆ سەرجەم کەسوکاری بێسەر و شوێن بۆکان بکرێ بەسپاسەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان چونکە بڕە تێچوویەکی دەویست ئەو وەرگرتنی پشکنینە سەرجەم تێچوەکەی خستە ئەستۆی خۆی. ساڵی 2021 ساڵێکی کارەساتبار بوو بۆ پرسی کۆچبەران. بەپێی ئامارەکانی دەستگای لووتکە تەنیا لە ساڵی ڕابردوودا 88 کۆچبەری کورد لە ڕێگەی گەیشتن بە ئەوروپا گیانیان لەدەست داوە یاخود تاکو ئێستا بێسەر و شوێنن. مەریوان بڵا کورسات نیوز سلێمانی.